هاوڕێیانی هێژام کاتتان باش. ئێمەی مرۆڤ توانیمانە پێناسەی زۆشت بکەین کە دەیبینین و لە دەورمانە. بۆ نمونە مرۆڤ، کۆمەڵ، شاخ، درەخت، ڕۆژ، ئەستێرە، زۆری دیکە. هەروەک پێناسەی زۆشتمان کردووە کە تەنیا کاریگەریمان هەست پێ کردووە، لەوانەش کێشی زەوی، بواری ئەلەکترۆمەگنیتیزم، ئەتۆم، پرۆتۆن، نیوترۆن، فۆتۆن، فۆنۆن، زۆر شتی دیکە. هەروەک پێناسەی زۆر شتی دیکەمان کردووە کە خۆمان لە عەقڵی خۆماندا دروستمان کردوون، لەوانیش ئەژدیها، جنۆکە، پردی سیرات، زۆر شتی دیکە. بەڵام ئەوەی کە گرفتمان هەبووە لەگەڵیدا پێناسەی هونەرە. تا ئەمڕۆ نەمانتوانیوە پێناسەیەکی هونەر بکەین کە پڕ بە پێستی خۆی بێت. توانیمانە ڕەهەندەکانی هونەر لێک بدەینەوە، بەڵام نەمانتوانیوە وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە: هونەر چییە؟ با ئێمە بپرسین: ئایا پێویستمان بە وەڵامی ئەو پرسیارە هەیە؟ یان ڕەنگە پرسیارەکە پێویستە بگۆڕین بە پرسێکی دیکە، وەک چی هونەرە، نەک هونەر چییە؟ دیارە دوو پرسی جیاوازن. من لە بەشەدا هەوڵ دەدەم ڕەهەندەکانی هونەر هێندەی بکرێت ڕوون بکەمەوە. هەڵبەت ئەوەی کە ناتوانم بیکەم پێناسەی هونەرە. من ڕێبوار فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. من زۆر سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبی ئەم کەناڵە بکەن، شێری بکەن، باوەڕەکانتانی بناسیێنن، لایکی بکەن. ئەمانە هەموو هاوکارم دەبن لە بەردەوام بووندا. وێنەکانی ئەم بەشە هەموویان خۆم گرتوومن. بۆ ئاسانی تێگەیشتن من هونەر دەکەم بە 3 بەشەوە، یان هونەر 3 کۆنسێپت لە خۆ دەگرێت. ئەوانیش خود کە خودی هونەرمەند خۆیەتی، دەوروبەر ئەو دەوروبەرەیە کە هونەرمەند تێیدا پەروەردە دەبێت و گەشە دەکات، گوزارش هونەری هونەرمەندەکەیە، ئەو بەرهەمەیە کە خود بەرجەستەی دەکات، کە دەکرێت فۆتۆگرافێک بێت، وێنەیەکی کێشراو بێت، سەمایەک بێت، یان هەر جۆرێکی دیکە بێت لە هونەر. هەڵبەت ئەمانە کۆنسێپتی باڵان. بۆ تێگەیشتن پێویستە کەمێک وردیان بکەمەوە. من لێرەدا بینام لەسەر وێنەکەی پێشوو کردووە. وەک دەبینین کۆنسێپتە باڵاکانم کەمێک ورد کردوتەوە. با لە خودەوە دەست پێ بکەین. خود هونەرمەندە. هونەرمەند هونەر دائەفرێنێ. بەبێ هونەرمەند دیارە هونەر نابێت. هونەر خۆڕست خودبەندە یان سەبجەکتیڤە. ئەفراندنی هونەر بە چەند قۆناغێکدا تێدەپەڕێ. لە قۆناغی یەکەمدا هونەر لە ناخی خوددا یا لە ناخی هونەرمەنددا گەشە دەکات و پێدەگات. ئەم قۆناغە زۆر گرنگە بۆ هونەرمەند، چونکە هاوکار دەبێت لە پێگەیاندن و کامڵبوونی هونەرمەند خۆشیدا. لە وێنەی پێشوودا خودم یا هونەرمەندم کردبوو بە 2 بەشەوە: زانین، هەستیاری. زانین و هەستیاری پەیوەندێکی زۆر بەهێزیان پێکەوە هەیە. بۆیە لێرەدا من پەیوەندیم کردەوە بەشێکی دیکەی خود. ئێستا زانین بە پەیوەندی بە هەستیاریەوە لکاوە. دروشتی ئەو پەیوەندیە گەلێک گرنگە. ڕەنگە بمان خاتە هەندێ کێشە و دیبەیتی فەلسەفیەوە کە من لێرەدا بەڕاستی نامەوێ تێوەی بگلێم. بۆ ئەفراندنی هونەر تەنیا پێویستمان بە زانین نییە، پێویستمان بە هەستیاریش هەیە. خۆ ڕەنگە هەندێک جار هەستیاری پێش زانین بێت. زانین کاریگەری بەهێزی هەیە لەسەر هەستیاریمان. هونەرمەند بە پلەی یەکەم پێویستی بە هەستیاریە بەر لەوەی پێویستی بە زانین بێت. زانین گوزارشی هونەرمەند بەهێزتر دەکات و چاوی هونەری زۆر تیژ دەکات. دەتوانێت زۆر شت ببینێ کە کەسانی ئاسایی نەیبینن، بەڵام هێشتا هەر پێویستی بە هەستیاریە. سەرچاوەی زانین و هەستیاری چین؟ بەڕاستیەوە کێشەیەکی فەلسەفیە. تەنیا ئەوەندە دەڵێم کە هەستیاری و زانین پێکەوە پەیوەستن. زانایەک هەستیاری جیاوازە لە کەسێکی ئاسایی. هونەرمەندێک هەستیاری
جیاوازە لە کەسێکی ئاسایی. دیارە زانین و هەستیاری پرۆسەیەکی بەردەوامی ژیانن کە هونەرمەند هەمیشە تیایاندا قاڵ دەبێت. خاڵێک نییە بڵێ هونەرمەند ئەگاتە ئەو خاڵە و ئیدی پێویستی بە زانین و هەستیاری نابێت. بگرە سەرقاڵبوونی هونەرمەند یاخود لە هونەردا خۆی ئەو پرۆسەیەیە کە هونەرمەند کەم کەم باڵاتر دەکات لە هونەرەکەیدا. لێرەدا جەختم لەسەر دەوروبەرە. دەوروبەر ئەو ژینگەیە کە خود یان هونەرمەند تایە پەروەردە دەبێت و گەشە دەکات. ئەم دەوروبەرە کاریگەری ڕاستەوخۆی هەم لەسەر خودە هەم لەسەر هونەری خودە یان لەسەر گوزارشی خودە. من دەوروبەرم کردووە بە دوو بەشەوە: کۆمەڵ، سروشت. دیارە لە ڕاستیدا کۆمەڵ و سروشت لێکجیانین، بەڵکو پەیوەندیەکی ئۆرگانیکیان پێکەوە هەیە. کۆمەڵ گروپێک کەسن کە لە پەیوەندیەکی ئاڵۆزی بە بڕشتدا پێکەوە دەژین و پەیوەندیان لەگەڵ سروشتدا هەیە. ئەم دوو لایەنە هەردووش کاریگەرن لەسەر خود. خود کەسێکە لە کۆمەڵ. خۆگەر بەم پێیە سەیری دەوروبەر بکەین، دەتوانین بیکەین بە سێ بەشەوە یا بە سێ کۆنسێپتەوە: سروشت، پەیوەندی، کۆمەڵ. پەیوەندی لەم ناوەڕۆکەدا سێ لایەنی هەیە. یەکێکیان پەیوەندی کەسەکانە لە کۆمەڵدا کە دیارە پەیوەندیی ئاڵۆز و بە بڕشتە. پەیوەندی کۆمەڵە بە سروشتەوە، هەروەک پەیوەندی خودە یان هونەرمەندە بە هەردوو لاوە، هەم بە سروشتەوە هەم بە کۆمەڵەوە. بۆیە سروشت و کۆمەڵم جیا کردەوە، چونکە کاریگەری جیاوازیان لەسەر خود و لەسەر گوزارش هەیە. بۆ نمونە هونەرمەندێک لە دەوروبەرێکدا بژی کە سروشت تایە زاڵ بێت، هونەرەکەی جیاواز دەبێ لە هونەری خودێک کە لە شارێکی پیشەسازی وەک مانچستەر و تۆکیۆ و بەرلین و لەندەن و مارسەی و زۆری دیکەدا بژی. ئەو جیاکردنەوەیە هاوکارمان دەبێت لە تێگەیشتنی سروشتی خود، هەروەها سروشتی گوزارش، سروشتی هونەرمەند، سروشتی هونەرەکەی. کۆنسێپتی سێیەم کە جەختی لەسەر دەکەم گوزارشە. وەک گوتمان، خود دەوروبەرێک هاوکار دەبێ بۆی تا بتوانێت گوزارش لە خۆی بکات. گوزارش هونەرەکەیت. من گوزارشم کردۆ بە دوو بەشەوە: جۆری هونەر یان جۆری گوزارش لەگەڵ هێزی گوزارش یا هێزی هونەر. جۆری هونەر دەکرێت لقەکانی هونەر بن، بۆ نمونە سەما، وێنەکێشان، وێنەگرتن، میوزیک، زۆر بەشی دیکە. هێزی گوزارش پێناسەکەی کەمێک سەختە، خۆ دەکرێت بڵێین بە بیرهاتنی کۆمەڵەوەیە بۆ هونەر یا بۆ هونەری هونەرمەندێک. دیارە ئەوەش ئەوە ناگەیەنێ کە ئەو هونەرە لە ئاستێکی باڵادایە. نەخێر، بەڵکو زۆر جار بە پیرەوە چوونی هونەر بە زۆر هۆکاری دیکەیە، نەک بۆ چۆنیەتی یا کواڵەتی هونەرەکە. ئێستا بابەتەکە لە چەند خاڵێکدا گرت دەکەمەوە. خود یان هونەرمەند لە دەوروبەرێکدا پەروەردە دەبێت و گەشە دەکات. فێر دەبێ گوزارش لە خۆی بکات. ئەو گوزارشکردنە شێوازێکە لە هونەر. ڕاستە هونەر گوزارشە لە خود، چونکە هونەر خۆڕسک خودبەندە یان سەبجەکتیڤە. بەڵام پاش لەدایکبوونی هونەرەکە خۆی دەبێ بە تەنێکی سەربەخۆ دەتوانی بڵێ دەبێ بابەت کار دەکاتە سەر کۆمەڵ. هونەرمەند دێت و دەڕوا، بەڵام هونەر بەردەوام دەبێت لە ژیاندا. دەتوانێت دەوروبەری ڕۆژگاری هونەرەکە بگوێزێتەوە بۆ نەوەکانی داهاتوو. هونەر بە چەند قۆناغێکدا تێدەپەڕێ تا دائافرێنرێ. لە قۆناغی سەرەتاییدا وەک چەند بیرۆکەیەک لە ئەندێشەی هونەرمەندایە. بەڵام هونەرمەند هەرگیز ناتوانێت
ئەوەی کە لە ئەندێشەیدایە دایبڕێژێ یان وەک هونەرێک بەرجەستەی بکات، چونکە هەموو هونەرێک بە فلتەرێکدا تێدەپەڕێت. بۆ نمونە نووسەرێک زمانی نووسین فلتەرێتی ناتوانێت لە چوارچێوەی زمان بچێتە دەرەوە. فۆتۆگرافەرێک کامێرە و هەموو ئامرازەکانی وێنەگرتن فلتەرێتی ناتوانێت لەو فلتەرە زیاتر بچێتە دەرەوە. وێنەکێشێک فڵچە و بۆیە و هەموو ئامراز و مادەیەکی وێنەکێشان فلتەرێتی ئەبێت لەو چوارچێوەیە کار بکات. بۆیە زۆر گرنگە هونەرمەند سنوورەکانی فلتەرەکەی بزانێت بۆ ئەوەی بە ئاگا بێت دەتوانێت چ جۆرە هونەرێک بەرجەستە بکات. هەر ئەم فلتەرەشە هونەری جیاوازی هێناوەتە کایەوە. هونەر خۆڕسک خودبەندە، بە توندی بەسراوە بە خودی هونەرمەندەوە. هونەرمەند بەشێکە لە دەوروبەر، بەشێکە لە کۆمەڵ، بەشێکە لە سروشت، بەشێکە لە هەموو ئەو پەیوەندیانەی کە لە نێوان کۆمەڵ و سروشتە هەیە. جا بۆیە ڕۆحی سەردەم یان کلتوری سەردەم کاریگەرە لەسەر هونەرمەند. خۆ ئەگەر هونەرمەند بیەوێت کێشەیەک چارەسەر بکات یا گەر بیەوێت دیاردەیەک زەق بکاتەوە بە هونەرەکەی، ئەو دیاردە و کێشانە دەبن کە کۆمەڵ ڕوبەڕوویان بۆتەوە. لەو ڕۆوە دەتوانین بڵێین هونەر هەم خودبەندە هەم بابەتبەند، هەردوو لایەنەکەی هەیە. خۆ ڕەنگە فۆتۆگرافی هاوکارمان بێ لە ڕوونکردنەوەی ئەم خاڵەدا کە من وێنەی کەسێک دەگرم لەسەر شەقام، کەسەکە دروست ناکەم، کەسەکە بابەتێکە، بەڵام من بەو جۆرە دەیگرم کە خۆم دەمەوێت. خودبەندیەکەی بەسراوە بە منەوە. خۆ ڕەنگە دواتر ئەو وێنەیە شانی ئەو کەسە بدەمەوە خۆی نەناسێتەوە، چونکە من بە جۆرێکی وا گرتوومە کە خۆم ویستوومە. بۆیە هونەر دوو لایەنی هەیە، لایەنێک خودبەندە، لایەنێک بابەتبەندە. کە هونەرمەند هونەرەکەی دەئافرێنێ پەیامێکی هەیە، ڕەنگە بیەوێت ئەو پەیامە بگەیەنێ بە هۆگرانی هونەرەکەی. هەڵبەت هۆگران هەمیشە بیرروبۆچوونیان لەسەر هونەرەکە جیاوازە، وەک لەو کۆنسێپتە سەرەتاییەی کە هونەرمەند هونەرەکەی پێدا ڕشتووە. ئەو پەیامەی کە هۆگران لە هونەرەکەەوە پێیان دەگات ڕەنگە زۆر جیاواز بێت لەو پەیامەی کە هونەرمەند ویستوێتی بە هۆگرانی بگەیەنێت. ئەمەش سروشتێکی دیکەی هونەرە کە پێویستە هونەرمەند بە ئاگا بێ لێی. وەک گوتم هونەر لەو ڕۆژەوە کە لەدایکە بێت خودێکی سەربەخۆی دەبێ لە هونەرمەند. خۆ ڕەنگە هەتا هونەرمەند خۆی لە ژیاندایە بتوانێ پەیامەکەی خۆی ڕوون بکاتەوە. ئایا کاریگەر دەبێت لەسەر ئەو پەیامەی کە هۆگران لە هونەرەکەوە پێیان دەگات؟ دڵنیا نیم. دەبێ ئەوە بڵێم کە لەم بەشەدا هەندێک کێشەم چارەسەر نەکرد بە کراوەی جێمهێشتن، چونکە دەمزانی خزمەتی بابەتەکە ناکەن. بۆ نمونە پەیوەندیم لە نێوان هەستیاری و زانیندا دانەمەزرا، هەر وەک هیچ پرۆسەیەکم دەستنیشان نەکرد کە ئێمە پێی هەستیار ببین یان فێر ببین. تاوتوێم نەکرد کە چۆن ئێمە زانین بەدەست دێنین. ڕاستە دەکرێت بڵین زانین لە هەموو ئەو سەرچاوانەوە بەدەستدێنین کە بۆ مرۆڤ دەستەبەرە. هەڵبەت ناتوانین خۆمان لەوە بشارینەوە کە هەندێک کەس هەر لە منداڵیەوە لە بوارێکی تایبەتە شارەزان. بۆ نمونە مناڵێکی 6-7 ساڵ هەندێک کێشەی ماتماتیک چارەسەر دەکات کە گەورەکانیش ناتوانن چارەسەری بکەن، یان منداڵێک هەر لە سەرەتای ژیانیەوە وێنە کێشێکی نایابە. ئەو پرسیارەی کە لێرەدا خۆی فرز دەکات ئەوەیە ئایا پرۆسەی فێربوون لەو دەوروبەرەوەیە کە ئێمەی تیادا دەژین، یان
ئێمە بە هەندێ زانینەوە لەدایک بووین. دیاراوە کێشەیەکە ئێستا من چارەسەری ناکەم. فەیلسوفەکان بە درێژی مێژوو تاوتویان کردووە. هونەرمەند تەنیا هونەرمەند نییە، بەڵکو زاناشە، ئەدیبیشە. هونەرمەند ناتوانێت تەنیا فڵچەیە بگرێ بەدەستێوە و بڵێ من وێنە دەکێشم بەبێ ئەوەی شارەزای هونەر و مێژووی هونەر بێت. هەڵبەت وەک بەڵێنم پێدان بە هیچ جۆرێک پێناسەی هونەرم نەکرد. هیوادارم لە بەشەکانی داهاتووە بگەڕێمەوە بۆ سەرڕەهەندەکانی هونەر. من زۆر سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون. هەتاکو بەشێکی دیکە ئارام و بەختەوەر بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.